هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژێ بارانبارین و ئەگەری سەرڕێژکردنی بەنداوی دوکان بەڕێوەبەرەتی کارەبای سلێمانی بەهۆی چاکردنەوەی 4 وێزگەی بەرهەمێنانی کارەبا لە بەنداوەکە بڕی بەرهەمێنانی کارەبای زیاد کرد. لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانی دارایی ڕێگر بووە لە بەردەم چاکردنەوەی ئەو وێزگانە کە لە کار کردوبوون. دوای نەمانی قەیرانی دارایی و تەرخانکردنی بوجە توانراوە 4 وێزگا لە بەنداوی دوکان چاک بکرێنەوە. لە ئێستاشدا 3 لەو وێزگانە لە کاردان و 210 مێگاوات کارەباش بەرهەمەهێن و لەسەر داوای بەنداوەکان یەکێک لا وێستگەکان کاری پێ ناکرێت کە ئەگەر بکەوێتە کار بڕی بەرهەمێنان بۆ زیاتر لە 300 مێگاوات زیاد دەکات. جگە لای چاکردنەوەی ئەو وێستگانە زۆری ڕێژەی بارانبارین و پڕبوونی بەنداوی دوکان هۆکارە بۆ زیادکردنی بەرهەمێنانی کارەبا. بە پێی داتای کارەبای سلێمانی لە ئێستادا 15 سەعات کارەبا دەدێتە هاوڵاتیان. کارکردنی ئەو وێستگانەش کاریگەریان دەبێت لەسەر زیادبوونی سەعاتەکانی کارەبا بەتایبەت کە پلان هەیە لە هاویندا بەرهەمێنانی کارەبا وەک ئێستا بەرداوام بێت و پێشبینیش دەکرێت ڕەوشی کارەبا ئەم ساڵ بە بەراورد ساڵانی ڕابردوو باشتر بێت. بۆ ئەوەی لە وەرزی زستاندا کە خوازە سەر کارەبا زۆرە بتوانێت 24 سەعات کارەبای نیشتیمانی بدرێتە هاوڵاتیان، سلێمانی پێویستی بە 1700 بۆ 2000 مێگاوات هەیە و پشکی سلێمانی 850 مێگاواتە. بڕی بەرهەمێنانی کارەبا لە سەرجەم هەرێمی کوردستان 3100 مێگاواتە. بڕی پێدانی سەعاتەکانی کارەبا بە هاوڵاتیان پێوەستە بە بڕی ئەو خواستی کە لەسەر کارەبا هەیە بەتایبەت لە وەرزی زستان و هاویندا. بە پێی ئامارێکی کارەبای سلێمانی تا کۆتایی ساڵی 2018 پارێزگای سلێمانی 585499 هاوبەشی هەیە و کە 7437 هاوبەشیان نوێن. زیادکردنی بەرهەمێنانی کارەبا پێویستی بە پلانی ورد هەیە بەتایبەت لە چۆنێتی ئیدارەدان و دابشکردنی بەسەر هاوڵاتیاندا. جگە لەمەش پێویستە هاوڵاتیان هاوکاری حکوومەت بن لە بەفیڕۆنەدانی کارەبا و بەکارهێنانی بەپێی پێویست. ئەگە بە پلان و بەرنامە کۆنتڕۆلی کارەبا نەگرێت، سەرباری زۆری ڕێژێ ئاوی بەنداوەکان و کارکردنی وێستگەکان ڕەنگە نەتوانێت کارەبای نیشتیمانی بەباشی بدرێتە هاوڵاتیان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.